Now, please welcome the 46th President of the United States, Joe Biden. دیبەیتی هەڵبژاردننی سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نێوان جۆ بایدن و دۆناڵد ترەمپدا قسە و باس و راپۆرتی زۆری بەدوای خۆیدایەنا کە ئاماژەن بە داهاتووی هەریەکە لە پاڵێوراوەکان و کاریگەری لەسەر دەنگدەری وڵاتەکە لە مانگی تشرینی دووەمی ئەم ساڵدا. گەرچی بایدن حەوت ڕۆژی تەواو لە کام دێڤید لە خولی ڕاوێژکارانیدا بەشداری کردبوو بۆ ئامادەکاری ئەم ڕوبەڕووبوونەوەیە، بەڵام سەرەتای بەشداریەکەی بێزەر کەوت و وتەکانی لەرزۆک و هەندێک جاریش نەدەبیستران و لە باسی چاکسازیە تەندروستیەکانیشیدا زنجیرەی بابەتەکەی لەدەست دەرچوو تەواوی نەکرد، بەڵام لە کۆتاییدا کەمێک باشتر وەڵامی دەدایەوە. Thank you. President Trump? دۆناڵد ترامپ لە سەرەتای دیبەیتەکەوە بەهێزەوە خۆی نیشاندا و باشتر وەڵامی دەدایەوە، بەڵام سوور بوو لەسەر درۆ بوهتانەکانی و خۆی بەسەرکەوتووی ڕاپرسیەکان ناوبرد و جەختی لەوە کردەوە ئەو کاتە ئەنجامی هەڵبژاردنەکان قبوڵ دەکات کە بە وتەی ئەو دادگەرانە بێت. ئەوەی جێگای سەرنجە ئەوە یەکەم جارە لە مێژووی بانگەشەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا دۆسیەی سیاسەتی دەرەوەی وڵاتەکە وەکو دۆسیە گرنگەکانی ئابووری و بابەتە کۆمەڵایەتیەکان گرنگیان پێ بدرێت. بە تایبەتی هەڵوێستی هەردوو پاڵێوراو لە مەڕجەنگی رووسیا و ئۆکرانیا و جەنگی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە و کۆی پەیوەندیەکانی واشنتۆن لەگەڵ چین و رووسیا و هەڵوێستەکانیان لەبارەی پەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆوە. هەندێک لە چاودێران تەمەنی 81 ساڵەی بایدن و تەندروستیەکەی بە هۆکاری بێهێزی بیرۆشی ناوبراو دەزانن، بەڵام هەندێکی تر ئەوە ڕەت دەکەنەوە چونکە ترامپ تەمەنی 78 ساڵە و زەین و بیرۆشی باشترە لە ڕکابەرەکەی. هەر بۆ یەش سەرکەوتنی خۆی لە هەڵبژاردندا بە ئالی کۆتایی دەزانێت بۆ دەرکردنی وڵاتەکەی لە زەلکاوی جەنگ و بێهێزی، چونکە بە وتەی ئەو ئەگەر بایدن بمێنێتەوە ئەمریکا تووشی جەنگی جیهانی سێیەم دەکات. ئەوەی خاڵی کۆکەرەوەی سیاسەتی هەردوو پاڵێوراوەکە بوو پشتیوانی تەواوی جەنگی ئیسرائیل بوو لە دژی کەرتی غەزە، بەڵام دەستەواژەکانیان جیاواز بوو بۆیە ترامپ سەرۆک بایدنی بە فەڵەستینی خراپ ناوبرد و ئەویش بۆ بەرگری لە خۆی باسی یەکخستنی جیهانی کرد لە دژی ئێران ئەو کاتە هێرشی کردە سەر ئیسرائیل. ڕۆژنامەی گاردیانی بەریتانیا ئاماژەی بۆ ترسە کردووە کە توێژەران لە دوای بەرنامەکە لە دیموکراتەکانیان دیوە لەسەر کارنامەی سەرۆکەکەیان کە هەندێکیان پێشنیازیەوەیان کردووە لە کۆنگرەی گشتی مانگی ئابی داهاتوودا پاڵێوراوێکی دیکە بۆ سەرۆکایەتی وڵاتەکەیان دیاری بکەن، بە تایبەتی پسپۆڕانی پارتی دیموکرات لە بەردەوامی پاڵێوراوەکەیان نیگەرانن.